ناخەتەنێ بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵم لەگەڵ هاوکارم کاکشوان ئەمڕۆ لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە. زۆر سپاس کاک جلال بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ و باینتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆ لە بەشیەکەی بەرنامەکەمانە دەمانەوێت با بزانین ئێمە کە کۆمەلگایەکی مسلمانین و زۆرینە مسلمانە پێکەوە ژیانی ئاینەکان لە دیدگای ئیسلامەوە لە ناو کۆمەلگایەکی مسلمانە چۆن چۆنیە و هەروە ئاوڕێکیش لە دیدگای ئەوانەی لە دەرەوەی کۆمەلگای مسلمانان بۆ کۆمەلگای مسلمان و بۆ ئیسلام چۆنە. بەشی یەکەمی بەرنامەکەمان دەبێت قسە و باس لەسەر ئەو پێکەوە ژیانەوە دەکەین و بابەتێکی تریش بە هەمان شێوە هەر پەیوەندیدار بە ئاین ئیسلامەوەویش ڕۆڵی ئاین ئیسلام لە پەروەردەکردنی تاکێک بە پەروەردەی ئیسلامی بە پەروەردەی مزگەوت پەروەردەکرابێت چەندێک بێکێشەتر و ئارامتر و هێورتر و خێردارترە بۆ کۆمەلگا بەراورد بەوانەی کەوا لە دەرەوەی ئەم پەروەردەیان. جیاواز لەم دوو چاوەڕە سەرەکیە پامێرانمان وەردەگرین لە شارەکانی هەرێمی کوردستانەوە بۆی کە ئەو چالاکی و زانیاریانی کامڕۆ لە دەستپێکی ڕۆژدا ڕوودەدەن یاخود هەن بۆتان بگوازینەوە بە تایبەتی پێم وایە لاندێک ناوچەنە ڕزایەتی فەرمانبەرانی گرێ بەسەری هەڵداوەتەوە بزانین زانیاریەکان چین سەرتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بزانین پلەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستاندا چۆنە هەموو لایەک چاوەڕێی شەپۆلێکی بارانبارین دەکەین با بزانین کەشوهەوا هەرێمی کوردستان چۆنە پێکەوە بینێری دەبین و دواتر درێژە بە بابەتەکانمان دەدەین. سڵاتان لێبێ دووبارە ئایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر بابەتێک بکەین ئەویش پێکەوە ژیانی ئاینیە لە کۆمەڵگای ئیسلامی یاخود لە دیدگای ئیسلامی و بابزانین پێکەوە ژیانی ئاینی چۆن چۆنیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد حەمەخان زانای ئاینی. مامۆستای سڵاوت خواد لێبێ ئەم کاتت باش و تەندروست باش بی. ئەگەر لە دیدگای ئیسلامەوە چۆن ئیسلام دەڕوانێتە پێکەوە ژیانی ئاینەکانی تر لە ناو کۆمەڵگایەکی ئیسلامیدا؟ سەرەتا بە خراپنی بەڕێستانکەین خۆی گەورە پاداشتان باتەوە دەست چاوتان خۆش بێت. زۆر سپاس. مێدمانەیە کە خۆی پەروەردگار ئەم بەیانیە کاتە مای خێر و بەرەکەت و برژێ بەسەر وڵات و نیشتیمانمانە زۆر بە خراپنی بەڕێستانەکەین و خوا پاداشتان باتەوە. بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام هە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێکەوە ژیان هەربوو و بەردەوام بوو
ئەوە تا تەماشایکەین تەماشای سیرەتی ژیانی پێغەمبەران کەین عەلەیهی السەلاۃ وەسەلام هەتا پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم تەماشا بکەین لە مەدینەیەکەوە لەوێ بووە پێش مەدینەیەش کە لە مەککە بووە ئەو بانگەوازێکەوە بەنهێنی کردوویەتی زەرەری نەبووە بۆ ئەوان کە زەرەریان لێبدا وەکو مادی وەکو معنەوی بەڵام ئەوان لەبەر تەکەببوری خۆیان نەیانتوانیوە ئەو بەرنامە قبوڵ بکرد بێدینەکان و کافرەکان و ئەوانەی کەوا دژی پێغەمبەری خوا بوون چونکە ئەیانزانی کە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم صادق الأمینە بەڕاستی کەسێک بووە لە ناویانە بەدەستپاک بەڕازگۆ ناو براوە و ناویان بردووە بەڵام کە وەختێک بانگەوازی خی پەروەردگار ئێنێت خی پەروەردگار بۆی ئەنێرێت ئەمان تماشاکەی لەبەرەوەی کەوا سوڵتەی خۆیان پێگەی خۆیان نەلەخشێ نەلەنگێ دژایەتی پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم و لەگەڵ هاوڵەکانیان بە هەموو شێوێ لە دوایەوەی کەوا کۆچەکە بۆ مەدینە تەماشاکەی لە ناو مەدینەیە هەموو جۆرە ئاینەکانی تایە لەگەڵ هەموو جۆرە ئاینەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسوکەوتی کردووە دەستورێکی داناوە دەستورێک بۆ سەربەرزی وڵات بۆ سەربەرزی نیشتیمانەکەی بۆ سەربەرزی هەموو چین و توێژەکان لە مەدینەیە بەڕاستی تەماشاکەی ئەو دەستورە کامل و شامل بووەکەوە بۆ سەلامەتی ئینسانەکان بۆ سەربەرزی ئینسانەکان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوای پەروەردگار بووە تەماشاکەی جوولەکەی تیا بووە گاوری تیا بووە مەسیحی تیا بووە هەموو چین و توێژەکان لە مەدینەیە ژیاون هەتا منافقیشی تیا بووە کە لە خزمەتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم بە ظاهری وا خۆی پیشانداوە کە مسلمانە بەڵام لە ناودڵیا مسلمانی تیان نەبووە ڕقی لە مسلمان و لە دین بووە بەڵام سەرڕای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسوکەوتی هەمووی قبوڵ کردووە لەگەڵ هەموویان هەڵسوکەوتی کردووە بەبێ ئەوەی کەوا زوڵم لە هیچ کەس بکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگرە هەموو ماف و حەقەکانی بە هەموو چین و توێژەکان داوە هەتا ئەوەندە تەماشاکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەس زیینەیەک بکوژێت ڕاستیەوە تاوانێکی گەورەی ئەنجام داوە ئەوە گوناهێکی گەورەی کردووە کە لە هەمان کاتیشا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیانە هەڵسوکەوتی کردووە زوڵمی لە کەسیان نەکردووە و سەحابەکانیش بە هەمان شێوە هەڵسوکەوتیان لەگەڵ ئەو چین و توێژانە کردووە بەبێ ئەوەی کەوا زوڵم لە کەس بکەن بەڕاستی ئەوە دەستورێکی جوان بوو و شتێکی زۆر نمونەیی بوو لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسیرەت و ژیانی پێغەمبەری خوا شایەتی ئەوەمان بۆ ئەدا کە پێکەوە ژیان هەر چین و توێژێک بن و هەر دین و ئاینێک بن لە لای ئیسلام قبوڵە بەو مەرجەی کەوا زەرەر لە دینەکە نەدرێت بەو مەرجەی کەوا سوکایەتی بە یەک نەکرێت ئیجراءات یعنی هەبووە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چکایەکم بمانەوێ و نەمانەوێ ئەبێ ئەم دینی ئیسلامە ئەم دینێکە کەوا کۆتا دینەکە خۆی پەروەردگار ناردوویەتی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پێکەوە ژیانە زۆر بەڕووی لە سیرەت و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینەی منەوەڕە نوری داوەتەوە ڕووناکی داوەتەوە هەمووی شایەتی ئەو حاڵە ئەدەن بەڕاستی وەکو قورئانیش زۆرە ئاەتەکانمان کە باسی ئەکا و فەرمودەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم زۆرە و قولی سەحابەکان و قسەی سەحابەکان و ژیانی سەحابەکانیش بەڕاستی زۆرە لەو زەمانە ئەگەر تەماشا بکەین ورد بینەوە یەکێک لەو ئاەتە پیرۆزانە کە خۆی پەروەردگار ناردوویەتی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشاکەی ئەفەرمێن یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم أما آياتك قرآن في روزة إن الله عليم خبير كوتا آياتك وأفرمي يا أيها الناس خواهي پروردگار فرمي أي محمد صلى الله عليه وسلم بانك لخلقي يا أيها الناس أي خلقنا إنا خلقناكم من ذكر وأنثى إما خواهي پروردگار دروستي كردين لنير ومي من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل إما يجراوا بشي بشبشو قبيلو تيرو هو زكان بجياوازي وبدين وعينك جياوازي شوام شعوبا وقبائل بوشي خواهي پروردگار فرمي لتعارفوا
لەبەرەوەی کەوا تعارفی یەک تێکڵاوی یەک هەسوکەوت لەگەڵ یەکە پێکەوە ژیان دروست ببێت تێکڵاوبوون دروست ببێت ئاموشۆ دروست ببێت لە یەک تێگەیشتن دروست ببێت حیوار دەست پێ بکات لتعارف و بەڵام بۆچی لە کۆتایی تا فەرمێ کێ لای خۆی پەروەردگار زۆر بەڕێزە إن أكرمكم عند الله أتقاكم أما قياس بيواني خواي پروردگار بو إنساني باوردار إن أكرمكم عند الله أتقاكم برسترينتان كس للاي خواي پروردگار أو كستانا كزياتر سنوركاني خوان نابزيني تقواي هيا لخواترسي لدوريا هيا كإنسانك إيش لخواترز بو بمعنى ونمعنى سنوري خواي پروردگار نابزيني إنسانك خواي ناسي ڕوو لەخوا بوو خەمی قیامەتی خۆی بوو زوڵم لە هیچ کەسێک ناکات چونکە خوای گەورە بە ئینسان ئێمەی دروست کردووە ئینا خەلەقناکم من ذەکەری وئونثا ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئێمەی موسڵمان ئینسانین إن أكرمكم عند الله أتقاكم ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم خوای گەورە فەرمێ ئینسانم لە باشترین شێوە دروست کردووە ولقد كرمنا بني آدم خوا فەرمێ من نەوەی ئادەم ڕێزی تایبەتم لێگرتووە یعنی بە هەموو چین و توێژەکانیەوە ڕێزێکی تایبەت گیراوە ماف و حەق بە هەموو کەس دراوە کە ئێمە زیاتر وردبینەوە لە ئاەتەکەی قورئانی پیرۆز دەمەوێت بپرسم ماوەسا دەمەوێت بزانم ئێستا بە تایبەتی ئەمەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا زۆر دەسەڵاتداران باز لە پێکەوە ژیانی ئاینی یا بەگشتی پێکەوە ژیان دەکەن کاتێک دەبینیت کە چۆن دەستکاری مەنەجی پەروەردەی ئیسلامی کرا لە ناو قوتابخانەکاندا دەیانەوێت دینێک بدەن بە گشتدینێکی دیکەیە بۆ نمونە لە ناو کتێبەکانە هاتووە لەوەی کە ئاینێک دێ حاشا لە ئاینی محەممەد دەکا بەڵام دەمەوێت بە پێچەوانەکەی بزانم ئایا ئاینی پیرۆزی ئیسلام حاشا لە هیچ ئاینێک دەکا لەوەی کە لە ژێر سایە و سێبەری ئاینی ئیسلامدا کەسێک لە ئاینێکی دیکەدا بژیت ئاینی پیرۆزی ئیسلام هیچ ئاینێکی تر ڕەفز ناکات یەکێک لە پایەکانی ئیسلام بریتیە لە ئامەنت و بکتوب الله یەکێک لەوانە کە ئیمان هێنانە بەوەی کەوا خوای پەروەردگار کتێبی ناردووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئەو کتێبانە ئێمە کە ئەڵێین پێغەمبەرێک هاتووە لە دوای هەموو پێغەمبەران تەواوکەری هەموو پێغەمبەران بووە ئێمە هیچ دینێکی تر ڕەفز ناکەین چکە ئەو دینانە لە زمانی خۆیانە دین بوون و بەرنامە بوون و پێکەوەژانیان بووە و پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام تەواوکەری ئەو بەرنامە بوون و بەڕاستی ئەوانەی کە ئەم قسانە ئەکەن ئەو کەسانن کەوا دژی دینی ئیسلامن دژی بەرنامەی پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم چکە پێغەمبەری خوا هیچ وەختێک دژی هیچ دینێک نەبووە ئەوە تا لە مەدینەیە شایەتە لەسەرەوەی کەوا یەهود و نەسارای تیا بووە ڕەفزیشی نەکردو لەگەڵیشیان ناشکاوە لەسەر دینی خۆیان بوون جزیەیەکیاندا و ئەم جزیە لە بەرامبەری ئەوەی کەوا ئەوان سەلامەت بن ئەگەر ڕەفزی کردایە بیتە نابێ بە هیچ شێوەیەوە ئەم دینە قبول بێ ئیلا یا ئەبێ بێنە سەر دینەکەی محەممەد یا ئەتان کوشم و دەرتانەکەم شتیوان نەبووە ئەوە تا لە مەدینەیە لەسەر دینی جوولەکە و نەسرانی بوون لەوێ بۆ خۆیان ژیان و ساڵانە جزیەیان داوە جزیەکەیش بۆ کەوا پێغەمبەری خوا و سەحابەکان و دەستورەکەی مەدینە بیان پارێزێت تەنها لەبەر ئەوە بووە ئەمجا ئەوەشی لە کوردستان و لە شوێنەکانی ترە ئیدعا ئەکرێکەوە پێکەوە ژیان و بەڕاستی ئەوانە هەمووی ئەگەر ورد بینەوە لە ئیسلام زۆر لەوانە لە پێشترە زۆر لەوانە گەورەترە کە تەعاروف و پێکەوە ژیانی زیاترە کە خەڵکی قبولکردنی لەلایە کە مافی هەموو کەسێکی لەلایە ئەگەر ئێمە ورد بینەوە لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرەکەی یەکێک لەوانەی کە نزیکترین کەسی پێغەمبەری خوا بووە خۆشەویستترین کەسی پێغەمبەری خوا بووە فاتیمە بووە ئەم فاتیمە کە کچی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم داوای حەق و مافێک ئەکات ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ خزمەتکارێکمان بۆ بگرە من زۆر هیلاکم دیارە ئیشی گەنم و شتهاڕینی کردووە ئەفەرمێ زۆر هیلاکم خزمەتکار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵ نابێت وەختێک ئیمامی عەلی و فاتیمە ئەچن بۆ ماڵیان لە دوایی کە پێغەمبەری خوایەتەوە عایشە بووی باسەکە خێزانی عایشە خێزانی پێغەمبەری خوا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمێ کە باسی ئەکام ئەفەرمێ فاتیمە هاتبوو داوای شتێکی وای کرد پێغەمبەری خوا خۆی ئەچێت بۆ ماڵی فاتیمە ئەبینێ ئیمامی عەلی
لەگەڵ فاتیمە دانیشتنە فەرمی هەڵمەسن ئەچێتە بینی هەردووکیان دانیشێ ئەفەرمێ شتێکی واتان باس کردووە لە وەڵامە ئەڵێن بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ شتێکتان پێ بڵێم کە لە خزمەتکار باشتر بێ بۆیەوە یعنی مەیگرن یعنی بە عەدالەتی ببێت ئەگەر بۆ فاتیمەی بگرمە بێ بۆ کچەکانی تریشی بگرم بۆم ئافرەتانی تریش دابین بکەم سێرەکەی ئەفەرمێ پێشەوەی کە بچنە ناو جێگاوە 33 جار بڵێ سبحان الله الحمد لله 33 جار الله ئەکبەر 33 جار ئەفەرمێ ئەمە بخوێن نەبێت تەمای خێر و بەرەکەت و ئیسراحەت بۆ جەستەکانمان بەڕاستی هەر ماڵێکیش ئەگەر ناڕەحەتی و ئێش و ئازار و مەینەت و عەزیەتی ئەوانەیان هەیە ئەم زیکرانە بە تەواوی بکەن بەڕاستی ئیسراحەتەکەن لە جەستەی خۆیان ئەمجا لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتەکە پارچەیە زەوی بەجێ ئەمێنێ لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی کەوا ئیمامی ئەبوو بەکر خەلیفەیە فاتیمە ڕوا ئەڵێ ئەی ئەمیری سڵمانان ئەی ئیمامی ئەبوو بەکری سدیق تۆ پێشەوای مسلمانانی لە دوای پێغەمبەری خوا هاتووم ئەو پارچە زەوی بدەی بە من کە بۆ خۆم و ماڵم ناڵم بێ لە وەڵامە سیرکە خۆشەویستی خوایە فاتیمە خۆشەویستی پێغەمبەری خوایە خۆشەویستی خۆشەویستەکەی ئیمامی ئەبوو بەکرەکە خەلیفەیە جوابەکەی بەچیە بێت ئەفەرمێن لە دوای پێغەمبەران میرات بەجێ نامێنێ بدرێت بە کەس میراتی پێغەمبەران علم و زانیاریە ئەمەی کە بەجێ ماوە نادرێ بە کەس سێرەکەی فاتیمە ڕەد ئەکرێتەوە فاتیمە نایداتێ بەڵام سێرەکەی ئەمەی کەوا ئیدعای پێکەوە ژیان نەکرێ و ئیدعای مافی ئینسان و مافی مرۆڤ هەیە و هەموو کەس حەق و حقوقی خۆی ئەبێت بۆ دابین کرێ و کە زوڵمی لێ نەکرێ بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێمە ئەیبینین لە کوردستان و لە جیهانە بەعام بەڕاستی مافی مسلمان پێشل کرا مافی ئیسلام خوراوە مافی پێ نەدراوە حەقی پێ نەدراوە لە هیچ وڵاتێکە بگرە هەتا لە کوردستانی خۆشمانە تەماشاکەی سپاس بۆ خوا تا مقدارێک باشە بەڵام سەیرەکەی حەق و حقوقەکانی تەواوە کوڕی جێبەجێ ناکرێت ماف نادرێ بە دینی خۆی پەروەردگار ئەوەتانێت دەست بدا بۆ پەروەردەی ئیسلامی پەروەردەی کەوا چەندها ساڵە لە ناو میلەتی کووردا لە سەدا 95 و کە ئێماڵێن 93 و 99 جارجار مەڵێ مبالەغەکەی بەڕاستی ئەبینرێت کەوا بەڕاستی لەوە چێ بن ناتوانین بڵێن 90 کەوا مسلمان بێت دەستکاری لە سەدا دینی لە سەدا 95 میلەتێ بکرێت ئەمە بەڕاستی تاوانە ئەکرێت ئەمە بەڕاستی گوناهباریە بەڕاستی ئەمە زوڵمێکە لە مسلمانان نەکرێت ئەمە کەی پێکەوە ژیانی پێوتێت لە چ دینێکە هەیەکەوە دینی ڕەفز کرێت لە ئیسلام شتی وا قەدەغەیە و لە غەیری ئیسلامیشە لە ماف و حەقەکانە دیوانیە سێرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر نییە دەمەوێت بپرسم سێرەکەی ئەفەرمێ چی ئەفەرمێ ببوورە مامۆستا لە پاڵەو بابەتانی کە باست کرد ئێستا کە دەبینین لە نێو کۆمەلگا مسلمانان جۆرێک لە جۆرەکان ئاراستە دەکەن بۆی تووشی هەڵە بن تاوەکو ڕەخنە لە ئیسلام بگیرێ بڵێن ئەوە تا مسلمانەکانیش بەو شێوەیە ڕەفتاریان توندا قسەی ناشرین دەکەن یاخود ئەمانە قبوڵی پێکەوە ژیان ناکەن پەیامت بۆ مسلمانان چێ لە کاتێکە لە شوێنێکە بە ناوی کەسانی ترەوە بە ناوی دینی ترەوە نووسینەکان دەگۆڕدرێن پەیامەکان دەگۆڕدرێن پەیامی شەڕ و پەیامی ڕەخنە و ڕەڤزکردن بۆ ئیسلام دەنێردرێ مسلمانان تا چەند دەبێ وشیار بن تا چەند دەبێ زانابن بە شوێن ڕاستیەکانە بگەڕێن دوایەوەش هەڵوێستی خۆیان دەرببڕن بۆی نەکەونە هەڵەوە بەڵێ ئەوەی ڕاستی بێت لە هەموو جیهانە مسلمانان ئەمڕۆ ژێردەستن مسلمانان ئەمڕۆ زوڵمیان لێکراوە مسلمانان ئەمڕۆ پێدە لە هەموو جیهانە بەڕاستی هیچ حەقێک ئەوەی کەوا زوڵمەکە کافرانن بێدینانن خوان ناسانن ئەوانن کەوا هیچ ماف و حەقێک نازانن چکای ئێمەی مسلمان ڕێگەن نادا کەوا زوڵم لە کەسکەین دینەکەمان ڕێگەمان پێ نادا ئیسلام قدەڕێی کردووەکەوە ئێمە زوڵم لە کەس بکەین یعنی ئەوەی کە قسەیەک بە کەسێکە ئەوەی کە زوڵمێک لە بەرامبەر کەسێکەکە ئەوەی کە سیلاحێک گەڵەگرێ لە بەرامبەر مسلمانێکە ئەوەی کە ئاسێتی مسلمانێکەکە نەهی لێکراوە لە دینی ئێمەیە ئەمە بەڕاستی چ جای ئەوەی کەوا ئازیەتی خەڵکی بدرێت سوکایەتی بە خەڵکی بکرێت بگرە ئەوان پێشێلکاریەکەن بەرامبەر دینی خۆی پەروەردگار بگرە ئەوان دەسەبەن بۆ پیرۆزیەکانی ئیسلام هەر جارێ و لە شوێنێک هەر جارێ و بە شێوەیەک جارێک باسی ئیمامی عومەرەکەن ڕەخنە لە ژیانی ئیمامی عومەرەگرن کە ئەو پیاوە بەڕێزە بەڕاستی ئەگەر سیرەت و ژیاننامەی بە چاکی و بە باشی بخوێنیتەوە
پڕ بووە لە ناز و نیعمەتە، پڕ بووە لە خۆشی و بەختەوەریە. ئەو بەختەوەریە کە ئیمان عومەر هێناوێتی بۆ گەلەکەی لەو زەمانەیە حتا دنیایە ناگەڕێتەوە. ڕاستی مێژوو شایەتی ئەو حەقەیەت، ئەو مێژوو ڕاستە نەک ئەو مێژووی کەوا دەستکاری کراوە و شێوێنراوە، مێژووی ڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڕاستی دوو لە ئێمە مسلمان من پەیام ئەوەیە بۆ مسلمانانی بەڕێز، زوڵم لە کەس نەکەن و زوڵمیش لە کەس نابێ قوبڵ بکرێت. یعنی بمانەوە نەمانەوێت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم انصر أخاك ظالما أو مظلوما، أفرمي براكتان سر بخن أجر ظالم بو وأجر مظلوم يجبو السري بخن. فرماني بيغمري إخوة صلى الله عليه وسلم أو ديارة برا كمان كوقت ظلمي لأكري ومعلومة ظلمك اللي أكراه وديارة أزانين أما أكري دفاعي اللي بكين بشتي بقرين أي أوي كوا ظالمة شون نيالين استمك بكا نيالين زڵمەکەی خۆی بەرپا بێت. ئەفەرمێ ڕێگەی لێ بگرن، دەستی لێ بگرن. من ڕأى منكم منكرا فليغير بيده. ئەفەرمێ کە وەختی منکەرێک بینرا، خراپەیەک بینرا، شتێک کەوا زەرەری بوو بۆ وڵات، بۆ نیشتیمان، بۆ گەل، بۆ ئینسانەکانی سەرزەوی، پێغەمبەری خوا فەرمێ سڵاسەم فليغير بيده. ئەگەر دەسەڵاتتان و قودرەتتان نەبوو بەدەستان مەیەڵن، ئەگەر نەتان بوو بەدەمتان قسە بکەن فبلیسانه، يعني بەدەمتان دیفاع بکەن لە حەق و مافقی خۆتان. يعني ئەوان هێشتای ئەوەش ئەوقەی بە ئێمە نادەن کە لە جوابدانەوەی ئەوانیشا کە جوابیان بدەینەوە ئەگەر بە جوابێکی تۆزێ تونیش بێت. ئێمە مافی خۆمانە خۆ جوابدانەوەی ئەوەی کەوا زوڵم لە دینەکەمان بکرێت. ئێمە حەقی خۆمان. خوای گەورە ئەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. ئەفەرمێ باشترین ئومەت، خێرترین ئومەت ئەو ئومەتەیەکەوە ئەمر بە چاکەیەکە و نەهی لە خراپەیەکە. ئێمە ئیشمان چیە لەسەر ئەم زەویە؟ خوای گەورە بۆچی دروست کردی؟ خوای گەورەکە لە سوورەتی عەسری شا فەرمێ وەالعەسر، سوێندە بە کات کە کاتی عەسر یا کاتەکانی تر بێت، إن الإنسان لفي خسر، ئینسانەکان نمیان لە خەسارەمەندیان، بەڵام ئیلاکی ئیستیسنای داناوە فەرمێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات، ئەوانەی کە ئیمانیان هێناوە بە خوای پەروەردگار و بە پێغەمبەری خوا وعملوا الصالحات، کردەوەی چاک ئەنجام بدەن. کردەوەی چاک ئەوەیە کەوات زوڵم لە کەس نەکەی، زوڵمیش لە کەس قبوڵ نەکەی. دەرفەتی بەرنامەکەمان نەماوە مامۆستا، زۆر سپاس بۆ وتەکانت، سپاس بۆی کە میوانداری ئێمەت قبوڵ کردووە. ئینشاڵڵا لە دەرفەتەکانی تر زیاتر لەسەر و بابەتە هەمێ مەقساکەین و هەماڵ دەدەین زیاتر میوانداری مامۆستایانی ئاینی بکەین بۆی زیاتر چاوتوی پێکەوە ژیانی ئاینی بە تایبەتی ئەو باوەشە گەرمە و بەرفراوانەی کە ئیسلام بۆ پێکەوە ژیان دەیکاتەوە، هەم پێکەوە ژیانی نەتەوەی هەم ئاینی هیچ شتێکی نێشتوەتەوە لەوەی کە خەڵکانێک بیانێ بە ناوی ئاینی دیکەوە بێن زیادی بکەن بە ئیسلام یاخۆت بێن ڕەفزی ئیسلامی پێ بکەن، کە بە دڵنیایەوە هۆڵانش دەدرێت کە بیانەوێت بە جۆرە لە جۆرەکان ئیسلام و دینداری لە ناو خەڵکی کووردا کاڵ بکەنەوە، بە دڵنیایەوە سەرکەوتوو نابن، چکۆمە یەکەم هەوڵ و دوا هەوڵ نەبووە، لە مێژەم هەوڵانە دەدرێت، بەڵام هەمیشە ڕوبەڕووی شکست بوونەتەوە. بەڵێ ئایزان دەچینە لای ناوبڕێک و دواتر لەگەڵتان بەردەوام بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا.
کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وەڵازیزان دیارە ناڕزایەتیەکان دەستیان پێکردووەتەوە هەرچەندە لەتوانم بڵێم لە ماوەی دوومانگی ڕابردوودا مامۆسایانی وانەبێژ دوجار فەرمانبەرانی گرێبەست قوتابیانی دەرچوە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ پێمانکان کە دانەمەزرا بوون واروها دوجار قوتابیانی زانکۆ پێمانکان بۆ دەرماڵات و نەسەر شەقامەکان بەڵام ێستا جارێکی دیکە فەرمانبەرانی گرێبەست لە هەندێک ناوچە خۆپشاندان و گرتبوونەوەیان ساز کردووە بۆی کە هەم لەسەر ئەمە زانیاری وەرگین و هەم زانیاری زیاتر لەسەر دەڤەری ڕاپەڕین بزانین چی دەگوزارێت دەچینە لای پەیامنێرمان ڕێناز ئەرسەلان. ڕێناز سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش هیوادارم ساغ و سەلامەت بیت گرنگترین زانیاریەکانی ئەو ناوچەیەمان بۆ بگوازەرەوە. بەڵازیزان دیارە سلااوان لێبێت من ئێستا لە بەردەم زانکۆی ڕاپەڕینم دیارە دیمەنی بەشێک لە فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕینە کە لێرەدا گربوونەتەوە وە خۆیان باسی لێو دەکەن 3 ڕۆژە بایکۆتی داوامیان کردو و ئەنی بایکۆتی داوامیان کردو لە بەردەم زانکۆی ڕاپەڕین گردەبنەوە داواکاری سەرشیان دیارە بریتە لەوەی کە پلە بەرزکردنەوە دووبارە دەست پێ بکاتەوە کە پێشتر وەستا بوو باسیش لەوە دەکەن کە پێویستە موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێ من دەمەوێت بچمە لای بەشێکیان قسە بکەم زام داواکاریەکانیان چییە ئەو بەڕێزانە ئەگەر قسەم بۆ بکەن داواکاری سەرەکیانی ئێوە چییە تاوکە ئێستا کە زۆڵامی ئێوەی داوەتەوە ئەمە ماوەی 3 ڕۆژە بایکۆتی ژوورەکانمان کردووە و داوام ناکەین چونکە ئێمە جیاواز لە وەزارەتەکانی کێکەوە 20 ڕۆژە موچیان وەرگرتووە ئێمە موچەمان وەرنەگرتەوە بووە 45 ڕۆژ و داواکارین هەموو 30 ڕۆژ جارێک موچەمان بۆ بێدەنا بە هەمان شێوەی مانگانی ڕابردووش ئێمە بایکۆتی داوام دەکەین وەرەوەها داواکارین مافی پلە بەرزکردنەوەمان بۆ بجێڕێتەوە و کە ئەوە لە ساڵی 2015ەوە دەستیان بەسەردا گرتووە. ئەگەر بەڕێز پێم بڵێ ئێوە تاکوکەی بەردەوام دەبن وڵی تا وەڵامێک وەردەگرینەوە بزانین برادرە تاکو ئێستا لە پەیوەنددارەکان کەس وەڵامی ئێوەی داوەتەوە بەنامەیەکیشمان دەرنەکرێت چاوەڕێن بەنامەیەک کۆتایی پێبێنرێنجا ئەو کاتەکە دیارەکە وەڵامان نەدراوەتەوە تا سەری شوێنەکە داواکاری سەرەکیانێکی ئێوە چییە؟ هەمانە برادرە هاوڕەکەم چ قسەیەکی کرد هەمانەوە داواکاریە نەکە پێشتر هاوڕەکەم قسانەی کرد دەستخۆش من دەمەوێت بچمە لای بەشێشتریان ئەو خاتونانە ئەگەر بەشێشیان قسەمان بۆ بکەن ئەو خاتونە بەڕێزا ئەگەر پێمان بڵێن داواکاریەکانی سەرەکیانی ئێوە خۆی لە چیدا دەبینێتەوە بەخێر بێن سەرچاو داواکاریەکانی ئێمە یەکەم داواکاری سەرکیمان موچەیە کاتاوکو ئێستا شوێنەکانی کە بە 15 ڕۆژ پێش ئێمە موچیا وەرگرتووە تاکە سایمە هەر خەبەریشی نییە چاوەڕێی 200 ملیارەکەی 200 ملیارەکەش ئەگەر نایە ئەگەر بشێت ئەگەر ئەو ڕۆبێت ئێمە لەوانەیە تا کۆتایی هەفتە موچۆر ناگرین بێزگەلەوە چەند ساڵە ئێمە پلە بەرزکردنەوە ڕاگیراوە داوا دەکەین هیوادارم هەموو زانکۆکانی کەش هەموو فەرمانبەرانی دیکەش دەنجام خەنە پاڵ دەنگمان بۆەوەی هەمومان زەختێک دروست بکەین بەڵکو پلە بەرزکردنەوە بگەڕێتەوە بێزگە لەو ژێمە قەرەبووی چەندین ساڵی پلە بەرزکردنەوە موچەکانمان ئەوانەمان هەرباز نەکردو کە مافی ڕەوای خۆمانە ئەگەر پێم بڵێ ئێوە چەند ڕۆژە گردەبنەوە بایکۆتی داوامتان کردووە لە ئێستادا ئەو ڕۆسەیەم ڕۆژە کە بایکۆتی داواممان کردو بڕیارمان داوە سەرجات دەبین دەستخۆش ئەو خاتونە بەڕێزانە ئەگەر یەکێکشان قسەمان بۆ بکەن بڵێ ئەوەی دەبین لە ئێستا داگربنەوەی بەشێک لە فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین دەچمە لای بەشێشتریان کە قسە بکەن ئەو خات ئێوە تاکوکەی بەر تاکوم ئاژنێ وچەنێمە هەر بەردەوام تا ڕێناس ئەگەر کەمێک لە کامێرەکە 5 ڕۆژ 6 ڕۆژ 7 ڕۆژ دوا دەکەی ئێستا 5 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە
ەکانی سەرەکانی بەشێک لە فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕینە ئەوەی دەبینن لە ئێستادا گربوونەتەوە لە بەردەم زانکۆی ڕاپەڕین باز لەوە دەکەن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە ئەوان بەردەوام دەبن لا گربنەوەکانیان بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بدەم 3 ڕۆژە بایکۆتی داوامیان کردووە لە بەردەم زانکۆی ڕاپەڕین کردبنەوە وەک خۆیان باسی لێو دەکەن کەس ینی تاوەکو ئێستا کەس وەڵامی داواکاریەکانی ئەوانی نەداوەتەوە باسی لەوە دەکەن بەردەوام دەبن تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت بەڵێ دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵا زۆر سپاس بۆ پامنێرمان سامان ببورن ڕێنازەر سەلان لە ڕانیەوە لەگەڵمانە بوون پێم وایە دوایێرە دەچینە هەڵەبجە پێم وایە بێ هاوکارمان سامان لە هەڵابجاویش کۆمەڵێک زانیاری ڕۆژمان بۆ دەگوازێتەوە سامان سلااوت لێبێ لای تۆ چی دەگوزارێ کار و چالێکەکانی ڕۆژ ئەگەر بۆمان باس بکەیت. بەڵێ سلااوتان لەبێ شوان سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە من ئێستا لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیم لێرە کۆتایی بە مەڕاستیمێک دەتکاویش تایبەتە بە مناڵان و پرۆژەکە لەژێر ناوی هاوڕێی بچکۆلەیە کە 40 منداڵ لێرە سوودمەند بوون و بەشێک لەو منداڵانش خاوەن پێداویستی تایبەتن من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەچمە لای بەڕێوەبەری خۆپاراستنی منداڵ لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشەپێدان کاک محەممەد ڕاستەخۆ لە پەیامەوە لەگەڵ تامەگەر بێتە ئێرەوە بزانم ئەم مەڕاستیمە بۆ چییە ئەم مناڵانە چ خولێکیان بینیوە بەشێکیشان پێم وابێ خاوەن پێداویستی تایبەتن. زۆر سپاس بەخێر بن بۆ کەناڵی پەیام من محەممەد عومەرکانیم بەرپرسی سنتەری پاراستی و سنتەری چالاکی پاراستی منداڵانی هەڵەبجە ئەمڕۆ مەڕاستیمێکمان هەیە بۆ منداڵانێک کە لە 2 مانگی ڕابردوو لە پرۆژەی هاوڕێ بچکۆلە سوودمەند بوون پرۆژەی هاوڕێ بچکۆلە ئەم پرۆژەیەکە لەلایەن ڕێکخراوی ترایەنگڵەوە لەگەڵ سنتەری چالاکی پاراستنی منداڵانی هەڵەبجە بە چاودێری بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە لە ماوەی 2 مانگی ڕابردوو توانیمان سوود بە زیاتر لە 40 منداڵ بگەێنین ئەمڕۆ مەڕاستیمێکیان بۆ ساز دەکەین بۆی بڕوان نامیان پێبەخشین ئەو منداڵانە منداڵی خاوەن پێداویستی تایبەتیان لەگەڵا منداڵانەکەن کە لە هەڵەبجە سوودمەند بوون لەم پرۆژەکەش بریتی لەوەی کە لە ڕووی زانست و فێرکاری و پەروەردەی و یاریکردنەوە لەو 2 مانگی ڕابردوو پرۆژەیەکە کە پێشکەش بۆ منداڵانە کراوە و هەروەها پرۆژەی دووەمیش کۆتایی پێدن کە لە 6 مانگی ڕابردوو هەر لەگەڵ ڕێکخراوی ترایەنگڵ توانیمان بۆ کەیسی پاراستنی منداڵ چوارچێوی پرۆژەی پاراستنی منداڵ ژمارە کەیس ڕابگەین کە دواتر داتاکان ڕدەگەێنین. ڕاستەخۆ لەگەڵتان پێم خۆشە پێم بڵێ چەند منداڵ لێرە بێسەرپەرشتن و ئێرلان ئێوە پارێزراون. ئەمە لە پرۆژەکەی منداڵ بێسەرپەرشتی تایە 1 منداڵ 2 منداڵ ببرا لە وەکو بێسەرپەرش بەڵام منداڵانی بێسەرپەرش لە هەڵەبجە ئەگەر بێت و هیچ کەسێکیانێ بە ئاڕاستی سلێمانی دەکەین لەوێ خانەی بێسەرپەرشتانی هەیە بەڵام منداڵان ئێرە کە سوودمەند بوون لە 2 مانگی ڕابردوو لە 29 دەستمان پێ کرد تاوەکو 8 12 لەم 2 مانگە زیاتر لە 40 منداڵ دەکات 2 منداڵ سوودمەند بوون لەم پرۆژەیە لە کەیسیش کە کەیسی پاراستنی منداڵە زیاتر لە 29 کەیسمان هەیە. شوێنەکانتان هەیە یعنی بۆ نمونەبووی کە بتوان مناڵان بپارێزن لێرە کە سوودمەند دەبن برتین منداڵانێک کە بنەماکانی کەیس دەیانگرێتەوە لە پرۆژەی کەیسی منداڵان پرۆژەی کەیس منێژمنت لە پرۆژەی PSS کە پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی ئەم منداڵان نەگرێتەوە کە لە کەیسەکان ڕەوان دەکرێت یاخود منداڵانێک کە لە گەڕەکەکان حەز دەکەن بێن یاری بکەن وانە پەروەردەکان وانە زانستەکان و فێرکاریەکان باش. سپاس دەکەن دەست خۆشت چاوات. بەڵێ دیارە لێرە وەک بەڕێوەبەری خۆ سنتەری پاراستنی منداڵ ئاماژەی بۆ کرد 40 منداڵ لەم خولەدا کە خاوەن پێداویستی تایبەتیشی تێدایە و خەڵا دەکرێن و لێرە دەرز و خولەکانیان خوێندووە بەدەر لە ئەم چالاکی ئەمێ ئاماژە بۆ بکەم کە کاتژمێر دەونی و دەرچوانی دانەمەزراوی بەشەکانی تەندروستی و خۆبەخشەکان وانی کە گرێبەستن لە فەرمانگە تەندروستەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستان گرتبوونەوەی ناڕەزایەتی ئەنجام دەدەن بۆەوەی کە داوا بکەن و لە ڕێگەی ئەوانەوە ئاوار و دەنجان بگەێنێت بۆەوەی کە لەلایەن حکوومەتەوە بکرێن بە فەرمی. زۆر سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمان. لە دوای سامان دەچینەوە سلێمانی لای پامنێرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش فەرموزان یاریەکان لای تۆ چین. بەڵێ سڵاوی خواتان لێ بێت بەیانیتان باش جەلال دیارە بابەتی قەیرانی غاز بابەتێکی گەرمە لە شاری سلێمانی و لە بەشێک لە شار و شارۆچکانی دیکە بەڵام لە شاری سلێمانی یعنی خەڵکێکی زۆر نیگەرانن لە نەبوونی غاز یا کەمبوونەوەی غاز باشتر بڵێن من نزیکەی نیو کاتژمێرە لە فلکەی مامەڕیشە وەستاوم بەشێکی زۆر لە هاوڵاتیان دێن بە مەبەستی گۆڕینی بتڵە غازەکانیان بەڵام غاز نییە غاز فڕۆشەکان پێیان دەڵێن پێویستە لە بەیانی زوو ینی
کاشمێر حوتنی بۆ هەژ لێرە بن بۆی بتڵێ غازیان دەستکەوێت ئەم قەیرانە بەردەوامی هەیە ینی ماوەیەکی زۆرە هۆکارەکەشی هەر یەکە و باز لە هۆکارێک دەکات بۆ کەمبوونەوەی قەیرانی غاز یەکێک دەڵێت بەشێک لەو قازە دەڕوات بۆ ئێران یەکێکی دیکە دەڵێت هۆکارەکەی نازاندرێت لە کارگەکانی خۆمان کەم بۆتەوە ئەگەر تۆ قسەم بۆ بکەی وەکو غاز فرۆشێک بزانین هۆکاری چییە ینی غازکەمە گیان زۆر باشە من کاروانم لەگەڵا دەبێت جەلال خاوەنی یەکێک لە کارگەکانی غازە بزانین ئەوان هۆکارەکەی بۆچین کاروان سلااو لێبێت لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵ ماوێ زۆر سپاس کاروان ئەگەر بکرێ پێم بڵێ هۆکاری کەمبوونەوەی غاز چییە ئێوە وەکو کارگەکان غازی پێویست دەنێرن بۆ نێو شاری سلێمانی بۆ وەکیلەکانتان یاخود گرفتەکە لە سەر و ئێوەشەوەیە ڕاستی کێشەی غاز لەستانە هەموو ساڵێکمە دروستە بێت پێویستیاتی خەڵک زیاترە خەڵک بۆ گەرمکردنەوە بەکارێنێ دوایەوەش ئەمە کارگەکان هەمووی وەکو جاران غاز تەوسیعکرێت هەموو ڕۆژێ ینی هەموو ڕۆژێک لە سلێمانیە زیاد لە 6,000 غاز بۆ 8,000 غازە لە سلێمانیەوە ئەم غازە بەش ناکات خەڵک بۆ زۆپا بەکارێنێ خەڵک بۆ گەرمکردنەوە بەکارێنێ ئەچناوەکو غاز جاران ئەگەر 10 تەنکەرات بۆ سلێمانی ئێستا بۆ بە 12 تەنکەریش یعنی حسەکە زیاد کردووە کەمی نەکردووە بەڵام خەڵک تەڵەبی زۆر لەسەرە بۆ گەرمکردنەوە بەکارێت تەحمل ناکات باشە بەشێک باز لەوە دەکەن کە ئەو غازەی هەیە ئەمساڵ بۆ یەکێک لە وڵاتەکانی دراوسێ دەڕوات ینی بە پارەیەکی زیاتر ئێوە تا چەند ئاگاداری ئەمەن بەڕێز دەکەم ئەمە کۆمپانیایەکی ئەهلیە ئەمە بەڵێ حسەی حکومیتیە حسەی سلێمانی و سەولێر و کێوشۆت ئەمە دەستنیشان کراوە ئەمە لە وەزارەی سامانە سروشتەکانەوە بڵێن سلێمانی پێداویستی چەندی هەیە سلێمانی 240 تەنیە ڕۆژانە حساب کراوە ئەمە دێ بۆ سلێمانی ئەوەشی کە زیابێت کۆمپانیایەکی ئەهلیە ئەمە شەریکەی داناغازە ئەی فرۆشە یعنی ئەوە دەسەڵاتی حکومەتیشی دیانە ئەماتر بەس حسەی سلێمانی و هەولێر و تۆ وەکو خۆی یەک وەکو خۆشی تەوزیع حەکرێ بگرێ بە زیاتریشەوە ئەم بەینە قایمقام و سامانە سروشتەکان بەڕێبەراتی یعنی جەختێ زۆریان کردەوە کە غازی سلێمانی زیاکرێ بڵێ 2 تەنکەر زیاکراوە بەڵامی تر پێم وتی جەختێ زۆری لەسەرە خەڵک زۆر تەڵەبی لەسەرەتی و ئەوەیە مەسەلە باشە ئەوە تاکەی بەردەوامە بێت بەم جۆرە ینی هیچ پێشبینی هەیە بۆ ئەوەی کە ئەو حسەیە زیاد بکرێت یاخود ئەو قەیرانەکەم بێتەوە یا هەر بەردەوامە بێت والله ئەمە سڵاتی نە ئێمایە نە قایمقامی شایە و نە بەڕێبەراتی سوتەمەنیشە ئەمە بێ لە وەزارەتەوە مەچاکرێ ئەمە عەقدە کراوە ئەمە عەقدە ئەوان چارەسەریکرد یعنی ئەوەی دامای ئیدارەی سلێمانی پێ کراوە یعنی دەسەڵات هەرەوەیە دنیاڵم غاز لێت غاز هەریەت بەردەوام غازش تەوزیعکرێت بەڵام خەڵکەکە خۆشی ینی کابرا غازێک بەشی هەمێ بەشی 20 ڕۆژەکە 5 غاز پڕەکە 6 غاز پڕەکە ینی بەشی یەکی گەشە بازە لامی وایە ئەوەیە مەسەلەکە ئەجنا غاز لە سلێمانیە بڕۆدان بێ ئەزمەی تیانە بەڵام خەڵکەکە خۆی وای لێکە ینی زۆر خەڵک 5 غاز 6 غاز بۆ ماڵێ خۆ مەتعانێکە بە 2 ڕۆژ 6 غاز سەرف ناکات باشە لە ڕووی نرخەکەی ئێستا نرخەکەشی نزیکە 1500 دینار بەرز بۆتەوە ئایا لەمە زیاتر بەرز دەبێتەوە یا بەم شێوەیە جێگیرە بێ یا دابەزێ وەکو بزانم هەرە بە پێی کە دۆلار بەرز بۆ سعریش بەرز بۆتەوە وەکو 8.5 زیاتریش نافرۆشتێ زیاش ناکرێت تاچیزنەوە هەر وەکو خۆیەتی و سعرێ باشە سوپاسی تۆکەم کاروان مەمنونم کە لەگەڵ مابووی سوپاس بۆ جەنابە بەڵێ جەلال سوپاس بۆ جەنابە کە هەمە ڕامیار کاروان ینی یەکێک لە خاوەن سیرکە ڕامیار یعنی ئەمە هیچ تەڵەن گرنگ نییە ئایا غازی شل تا چەنە چێتە دەرەوە یا خۆتنا لەبەرەوەی کە ئێمە دەزانین کێڵگەی غازی چەمچماڵێکێکە لە کێڵگە گەورە و برفراوانەکانی جیهان تەنها قسەی لەسەر دەکرێت نەک تەنها هەرێمی کوردستان یا عێراق ئەم گازە بۆ خۆی لە ڕێگەی کۆمپانیەکانەوە دەبرێتە دەرەوە ئێستا من خەمیەوە بخۆم شلەکەی ببرێ یاخۆتنا بەڵام ئەوەی کە گرنگە ینی قسە لەسەر حسەی سلێمانی یاخۆت خواستی هاوڵاتی دەکرێت باشە بۆ مەگەر بەرپرسانی هەرێم بۆ مەگەر لایەنە پەیوەندیدارەکان بۆ مەگەر خاوەن کۆمپانیەکان نازانن دەوەرزی سەرمایە بە دڵنیاییەوە خواز لەسەر نەوتی سپی لەسەر گاز لەسەر غاز لەسەر ئەمانە زۆرترە بێ ئێستا پاساوی کەمی غاز بگەڕێتەوە بۆی کە بڵێ خواستی هاوڵاتی زۆرە بۆ مەگەر ئەو حسەی دیاری دەکرێت
20 ڕۆژ جارێک خێزانێک بتڵێکی بۆ دیاری کراوە بۆی کە ئێستا بڵێن حسەکە زیادی کردووە و کەم حسەکە وەک خۆیەتی بەسخوا زیادی کردووە بە دڵنیایەوە یعنی ئەوە قسەیەکە زۆربەی بەرپرسانی حکوومەتیش ئەم قسەیە دەکەن بە تایبەتی تەنانەت تەنها بۆ غاز نا ینی بۆ کارەباش بامانشەوە ینی کە وەرزی زستان دێت بە دڵنیایی و هاوڵاتی زیاتر پێویستی بە هۆکارەکانی گەرمکردنەوە دەبێت یعنی هاوڵاتی نەوتی پێ نەدرێت مجبورە کارەبای زیاتر بەکاربێنێت ئێستا بنونە بۆ کارەباش دەوترێت بۆیە کارەباکەمە چکە خواسی لەسرە لە بەهارە بۆیە زیادەکرێت لە بەرەوەی خواسی لەستەنیە دەبێت بە دڵنیاییەوە کێشەکە ئەوەیە ئێستا غازیش لە بەرامبەرەوەی کە نەوت گرانە لە بازاڕەکانە ئێستا بنمونە یەک دەبەی نەوت لە مەجەلال ئێستا ئەمە دەبەیە کە دەوترێت بیزترە بە 7,000 یعنی هاوڵاتی کە نەتوانێت نەوتەکە بکڕێت لە بەرامبەرە ئەم ساڵ پەنای بۆ غاز بردووە ئێستاش کە پەنای بۆ غاز بردووە غازەکەش نییە کە نەوتەکە نەبێت خۆی پێگەرم کاتەوە کارەباکە کەم بێت نەتوانێت ئیسفادەی لێ بکات بۆ گەرمکردنەوە مجبورە پەنای بۆ غازەکە بردووە غازەکەش ئاوای لێ هاتەوە یعنی خەڵک نازانێت لەم نێوانەیە ئێستا پێوەری زیرەکی کارەباش کەوتووەتە کار تەنانەت تۆ 40 ئامپێر زیاتر ناتوانانی بەکاربێن یەکینا جۆزەکە دڵ دەداتەوە سعاتێک بێ کارەبای ڕئیسیەوی خۆی 5-6 ساعت کارەبا هەیە بۆیە ینی ئەم هەموو کات خۆی کە پێوەری زیرەکیان داناوتیان کارەبا زۆرتر دەبێ ڕێژەی بەکارێنان کەمتر دەبێتەوە مەودای پێدانی کارەبای ڕئیسی با بڵێن زیاتر دەبێت لە کاتێکا هیچ دەوەزاکەنە گۆڕاوە پێوەری زیرەکیش دانراوە نرخی کارەباش گران کراوە من لەم ڕۆژانە گوێم لە یەکێک لە بەرپرسانی وەزارەتی کارەبا بوو لەسەر ئەو پرسە لە یەکێک لە میدیاکان باسی لەوە کرد ینی پرسیاری ئەویان لێ کرد ئەمساڵ پێوەری زیرەک دانراوە کە دەبوو ڕێژەی پێدانی کارەبا بە هاوڵاتیان زیاتر بکرێ وەڵامەکەی ئەوە بوو ئەگەر پێوەری زیرەک دانەندرایە 2 کاتژمێر کارەبا لەوەی کە ئێستا هەیە کەمتر دەبوو یعنی خۆی 6 ساعت ئەگەر لەمە کەمتر وایە ئەبووە 4 ساعت 4 کاتژمێر کارەبا یعنی هاوڵاتی چۆن بتوانێت وەکو گەرمکردنەوە بەکاری بێنە یان ینی کۆمەڵێک بابەتی دیکە ئەم ساڵ پێوەری زیرەکی ژانی نەیتوانی ببێتە جێگیرەوەیەک ینی هاوڵاتی دڵی بەوە خۆش بکە پێوەری زیرەک دامدرێت کاتژمێرەکانی کارەبا زیاتر دەکرێت بەڵام بە پێچەوانەوە کاتژمێرەکانی کارەبا وەکو خۆی ماوەتەوە قسە لەم نێوانەیە هاوڵاتی نازانێت چی بەکار بێنێت وەکو گەرمکردنەوە غازەکە ئاوای لێ هاونەوتەکە گرانە کارەبا نییە ئێستا خەڵکێکی زۆر لێرە وەستاون بۆ وەرگرتنی یەک بەتڵ غاز ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە ئەو ئۆتۆمبیلانەی لێرن هاوڵاتیانن ینی هاتون بۆ وەرگرتنی بتڵێ غاز بەڵام پێیان دەڵێن غاز نەماوە ئەبێ سبەی بێنەوە سبەیکەی بێنەوە کاتژمێر 7 بۆ 8 بۆی بتوانن یەک بتڵ غاز وەر بگرن ئەو بتڵ غازەش بۆ چێش لێنان بەکاری بێنن بۆ ینی خۆ گەرمکردنەوە بەکاری بێنن بۆیە لەم نێوانە ئێستا خەڵک زۆر نیگەرانە بەڵام هیچ چارەسەرێکیش نییە وەکو ئەم بەڕێزەی کە زۆر دارگیەکی غاز و ئاماژەی پۆ کرد حسەکەی سلێمانی وەکو خۆیەتی بەڵام داواکاری لەسەر غاز زیادی کردووە زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانی لەگەڵمان بوون بە هیوای کرۆڵا هیواشی ناوێ بەخوا جەلا وابزانم هیچ شتێک چارەسەر ناوێت لە وڵاتەیە تر ڕەحم کاری شەڵا ڕۆژ بە ڕۆژ هەر هەواڵی ناخۆش هەر دیمەنی دڵتەزێن هەر بابەتی دڵتانکردن ئیدی وای لێ هاتووە دڵنیام هەمومان بە دیارە شاشەکانەوە بێزارە بین چونکە هیچ هەواڵێکی خۆش نییە بە خەڵکی بدەین ڕۆژ بە ڕۆژ ناڕزایەتی قەیران کەمبوونەوەی پێداویستە سەرەکیەکان لێسەرخوا ئەوەی کە خوا وڵاتی خواستی لەسرە بەداخەوە فارز دەڵێ دەرناومیدی بەسی ئومیدەست پایانە شەبسیە سوفی دەست جاشوانیان تۆ دەبێت هیوا ببەخشیتەوە ئەو دەسەڵاتش کە بم شێوازە مامەڵە دەکا بە دڵنیاییەوە بێ هیوایی خەڵکی دەوێت من بە پێچەوانەوەڵا بە پێچوانەوە ئەو دەمەی کە خەڵک بێ هیوا بێ ئیتر ئەو کاتەیە دەبێت دەسەڵاتداران تەنانەت لە شیرین خەویشا بترسن چکە مرۆڤ کە بێهیوا بوو کە هیچ شتێک بێهیوا لە چاکسازی نەک بێهیوا نا هەمووی هەروایە کاتێک کە مرۆڤ ئەمە دەرونیان کە ئیتر تۆ شتێک هیچ هیوایەکت نییە شتێک نەماوە لە دەستی بدەی یانە ئیدی هیچ بە باکت نییە نە بە مردنی خۆت نە بە ئابڕووچوونت نە بە ماڵوێرانی هیچ شتێک نییە لە دەستی دەی ئەو کاتە ڕێک دقیق ئەو کاتەیەکی ئیتر بێت دەسەڵاتداران بترسێن لەوەی کە خەڵک ئەم جارە هاتە سەر شەقامەکان بۆیان نە بە قسەی خۆش لەگەڵیان قسەیەکە و نە چاوەڕێیەکە بۆسن شەقیان تێڵدەن بە دڵنیاوە زۆر خراپە بێت بابەتەکە و کێشە دەرفەتمان کەم ماوە میوانێکمان لە هەولێر هەیە لە بەرەوەی ژیان ڕەنگە بەشێک لە بۆچوونەکان جیاواز بنشوانگەر زۆر باشە دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکەمان قسە لەسەرەوە دەکەین با بزانین ئاینی ئیسلام چۆن لە
ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی تاکی مرۆڤەکاندا لەسەرم پرسە لە ئەولێرەوە بەڕێز حاجی کاروان بانخوازی ئاینیمان لەگەڵە کاک حاجی زۆر سپاس بۆ دەرفەتە خۆشحاڵین کە میوانمانی لە هەولێرەوە دەمەوێت بزانم ئەمەی کە ئێستا هەیە لە کۆمەڵگەی خۆمان ئاگەر ببینین لە تاکێک کە لە سەر شەقامە لە منداڵێکی یا مێر منداڵێک کە لە کایەکەی جەناب تا زیاتر کار دەکەی ڕەنگە دەخیلەی ماڵەکەی بشکێنێت و بێت لە پێناوە هاوکاری هەژارێک ئەوەی کە لە ماڵەوە هەیەی 250 کۆی کردوێتەوە بیبەخشێت ئەمە توێژێکیشمانەیە دەسەڵاتدارانە کە لە هەمان کاتە باش دەزانی چۆنن. ئایا ڕۆڵی ئاینی ئیسلام لە کامیان کاریگەری هەبووە کامیان بەرهەمی ئاینی پیرۆزی ئیسلامن؟ بەناوی خۆی گەورەم هەرەوان سەرەتا سڵاو بۆ هەردوو بەڕێستان و بۆ هەموو بینەران و هەموو سەرجەم کارمەندانی پەیام. تەوانە و بابەتە زۆرجار گوێم لە گلەکانتان بوو لەگەڵ یەکە ئاتان کرد لەسەر دەسەڵات و لەسەر ئەو وەزعی خەڵکو و بێئومێدیە. حەقی خۆتانە و خەڵکیش حەقی خۆیەتی. بەڵام پێشەوەی بێمە ناو بەرنامەیە یعنی وەک بڵێ شتێکم بۆ هات نووسیم وتم تا لەگەڵ یەکە باش بین تا لەگەڵ یەکە پاک بین و تا لەگەڵ یەکە دەست پاک بین وەزعمان باشە بەڵام ئەگەروانە بین وەزعمان لەمە خراپترە بێ چونکە چەندێک ئەو دەسەڵاتی کە حکومڕانی میلەتێک ئەکا دێمە سەر ئەوەی کە ئیسلامتی کرد بۆ فەر بەڵام ئەوە وەکو مەبەستم ئەلێرە دەست پێ بکەم یعنی هەر دەسەڵاتێک حکمی میلەتێ بکە ئەوە نیشانەی ئەوەیە ئەو میلەتە قبولی ئەو دەسەڵاتەیەتی یان بە معنایەکی تر ئەگەر میلەتێک دەستپاک بێ لە ناو یەک ئەگەر میلەتێک لە ناویەکە ڕێک بێ چاک بێ پاک بێ بەڕاستی حکمڕانە و دەسەڵاتدارانیش مەجبور ئەبن یاوا ئەبن یا تەحملی مانەوە ناکەن. بۆیە ئاینی ئیسلام هاتووە ئیشی لەسەر چی کردووە؟ لەسەر ناخی ئینسانەکان لەسەر نەفسی ئینسانەکان لەسەر عەقڵیەتی ئینسانەکان و لەسەر دڵی ئینسانەکان و لەسەر طەبیعەتی ئینسانەکان و لەسەر عورف و کەلتوری خراپی ئینسانەکان چونکە ئیسلام بە حکمی ئەوەی ئاینی خوایە و بە حکمی ئەوەی وەحی خوای رەب العالەمینە خوای رەب العالەمین عەلیمە خەبیرە حەکیمە ئەو ئەزانێ ئەم ئینسانە بەچی گەورە ئەبێ بەچی جوان ئەبێ بەچی ژیانی خۆش ئەبێ ئەو ئەزانێ بەچێ تەوجیهاتێک لە ڕووی ئەخلاقی لە ڕووی علمی لە ڕووی فعلی لە ڕووی عەمەلی ئەم ئینسانە چۆنە بێ بە ئینسانێکی کامل تا دەوری خۆی ببینێ چونکە هەر ئینسانێک لەم بوونەوەرە یا لەم ژینگە و ژیانی کەتیایەتی ڕۆلی خۆی ئەبێ ببینێ بۆ ئاوەدانکردنەوەی سەر ئەم ئەرزە و ئەمەش حکمەتی دروستکردنی ئینسانە. بۆیە ئیسلام یعنی هاتووە بۆ ئەوەی خوای گەورە نادوێتی بۆ ئەوەی ئەم ئینسانە یەکەم شت ئینسانیەتی پارێزراو بێ کەرامەتی پارێزراو بێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەو تەکریمەی خوای گەورە ئەو کەرامەت و ڕێزەی خوای رەب العالەمین بۆ ئینسانەکانی داناوە ئیسلام هاتووە چوارچێوەیەکت بۆ بکە بۆ پاراستنی ئەو کەرامەتە. ئیسلام هاتووە پەرژینێکت بۆ بکە بۆ لە دەست نەدانی ببورن ئەو کەرامەتە. بەچی ئەپارێزرێ؟ بەو تەوجیهاتە ڕەبانیە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی خێزانیەوە و لە ڕووی نەفسیەوە لە ڕووی عەقلیەوە بەو تەوجیهاتە و کەرامەتە ئەپارێزرێ. بۆیە ئینسان سەرمایی هەمووی ئینسانێک کەرامەتەکەیەتی. بۆیە رەب العالەمین یعنی یەکەم شت پێشەوەی ئینسان دروستکە بە مەلایکەتەکانی وا فەرمووی من ئەوەی ئەزانم ئێوە نازانن بۆیە وعلم آدم الأسماء كلها بەڵام مەلایکەت هەموو شتێک فێر نەبووە. ئەو ڕێز و قەدری ئەم ئینسانە خوای گەورە بۆی دانا وەک سایدی نورسی ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ ئینسان هاتوۆتە سەر سفرەی حازرەکی هاتوۆتە سەر سفرەیەک هەموو شتێکی بۆ ئامادە کراوە هیچ نوقسانیە یعنی ئینسان ئاخر مەخلوقی بوونەوەرە یعنی هەموو شتێک لە هەواوە هەتا ئاو ئەڵێ لە خاکەوە لە خۆڵەڵێ هەموو شتێکی بۆ ئامادە کراوە هاتوۆتە سەر سفرە ئەمە ڕێزگرتنی ئینسانەکەواتە ئیسلام هاتووە بۆ پاراستنی کەرامەتی ئینسانەکان پێشی هەموو شتێ ئەو کەرامەتەش لەوە یەکەم لە عەقیدە و بیر و باوەڕەوە دەست پێکات. ئەگەر ئینسانێک خاوەن عەقیدە و بیر و باوەڕێک بێ مشکێ مانگایە دارێ تەختەیە ئینسانێک بپەرستێ ئەوە لە کەرامەتی کەمە بێتەوە. یعنی لەم بینەیەکی لە زانا گەورەکانی کوردستانی تورکیا وەفاتی کرد ئاگام لە کۆمنتێک بوو پیاوێکی کە مارکسی نووسی بوو وتی ئەم پیاوە چی کردووە بۆ کورد یا چی کردووە بۆ بەشەر منیش ئەوەم بۆی نووسی وتمە ئەوەی کردوێتی کە بەشەریەتی لە نابەشەریەت پاراستووە. یعنی ئەمە ئاینی ئیسلام یەکەم عەقیدە و بیر و باوەڕی ئینسانەکان ساغڵەم ئەکات دروست ئەکات چونکە گەورەترین شت بۆ ئەوەی ئینسان ڕاست و دروست بێ ئەبێ عەقیدەی ڕاست و دروست بێ یعنی عیلاقە و پەیوەندی لەگەڵ خالقی ئەم بوونەوەرە نەک لەگەڵ شتێکی نادیار
نەک وەک مارکسیەکان لەسەر لاوجودیەت لەسەر عەدەم لەسەر نەبوونی مامەڵە ئەکەن یعنی شتێ وەهمیەکیان دروست کردن ناویان ناوە خوا پێوترێ سوتفا پێ ئەوترێ نازانم طەبیعە لەبەرەوە حیفە ئینسانێک خوا بە کەرامەت و ڕێز دروستی کردووە خۆی ڕێزی خۆی بچوو کاتەوە و لە ئینسانیەتی کەم کاتەوە بچێ دارێ بەردێ بپەرستێ یان هەوا و نەفسی بپەرستیان هیچ نەپەرستێ بۆیە یەکەم شت لە خەتی عەقیدە و بیر و باوەڕەوە ئیسلام هاتووە عەقیدە و بیر و باوەڕێکی ڕاست و دروست بۆ ئینسانەکان دروستکە و عیلاقە و پەیوەندی ئەم ئینسانە خالق دایئەنێ کە ئەمەیان زۆر گرنگە ئەو عیلاقە و پەیوەندیەی ئینسان لەگەڵ خوای خۆی لەگەڵ دەوروبەرەکەی و لەگەڵ ژینگەکەیە ئەوە خۆی ڕەب العالەمین بۆی داناوە چی دروست کردووە یعنی وەلو درێژم کردو ببورن بەس ئەوەندە ئاڵێن ئێستاکە ئاسەواری ئەو ڕێزگرتنەی ئینسان بۆ لە ئیسلامە بۆ ئینسان ئێستا بۆ دەرئەکەوێت کە عیلاقی ئینسان لەگەڵ ژینگەیە چەند موهیمە من ئەو کاتی عمرم 20 ساڵ بوو ئەوە مەخوێندەوە لە تەفسیری فی ظیلال لە سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ کە باسیەوەی بۆمانە کرد کە ئەڵێ ئەم ئینسانە عیلاقەی چییە لەگەڵ ئەم بوونەوەرەیە من ئەو کاتە فەهمم ناکرد یعنی چی عیلاقەم چیە لەگەڵ من عیلاقەم لەگەڵ ئۆزۆنا چییە طەبەقەی ئۆزۆن لەگەڵ ئۆکسجینا چییە لەگەڵ هەوا و ئاوا چییە ئاوی ژێر ئەرز مەسەرە ئێستا بۆمان دەرکەوتووە ئەم ئینسانە ئەگەر ئینسانێکی فاسد بێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس اگر انسانێکی فاسد و گەندەڵ بێ لە ڕووی ئەخلاقی لە ڕووی مالی لە ڕووی سیاسیەوە ئەم ئینسانە وای بۆ دەرەکەوێت ژینگەت بۆ تێکەدا فەرمو ژینگەی ئێستاکە ئەبینن جەنابتان لە من باشتر ئەزانن ژینگەی دنیا تێک چووە ئێستا نە بارانت بارانە نە بەفرت بەفرە نە هەوات هەوایە نە گەرمات گەرمایە ئاو چۆتە ژێر ئەرز ئاوی شیرین نەماوە ئەزەمات دروست بۆ لە دەرەنجامی چییە لە دەرەنجامی ئەوەی بوونەوەر لە خۆیەوە فەساد بوو نەخێر خواتێکیدا نەخێر بیما کەسەبەت ئەیدی ناسە ئیسلام هاتووە ئەم ناسە بک بە ئینسانێک کە ژینگە و هەوا بابەتەکان تێک نەدا لە پێناوی مەسلحەتی خۆی و بابەتەکان تر دوای کەواتە کاک حاجی ئەم سەر لێ شێواویە ئێستاکە بە شەریعەت یان بە تایبەتی بابینەوە بۆ کۆمەڵگای خۆمان کە ئیسلاممان هەیە بۆ پەروەردەی لە پاراستنی شکۆی مرۆڤەکەەوە کە باست کرد و هەروەها مامەڵەی مرۆڤ لەگەڵ هەموو بوونەوەرەکانی دەوروبەری بەو شێوەیە کە هەمانە ئەبینین ئێستاکە لە پەروەردەی خێزانەوە بیگرە لە پەروەردەی خانمانەوە بیگرە مناڵانەوە بیگرە یعنی زۆر ڕواضح دەبینی چۆن بە کاڵا کراون چۆن بوونەتە قوربانی لەو لاشەو پەروەردە جوانە هەیە ڕێزی نێوان مامۆستا و قوتابی لە حوجرەکان و لە فقێکان چۆن بوو کە لە ڕویان نەبوو لە بەردەم مامۆستاکانیان تەنانەت زۆر پاڵیش بدەنەوە ئێستاکە مامۆستا قوتابیکار قۆڵ بە قۆڵ یەکا دەکەن و شکۆی مامۆساش لەو لاوە نەماکات ئەم پەروەردە ئیسلامیە بۆ ئەگەر بەڕاستی باشە سوودی لێوەرناگرین بۆ دوورکەوتینەتەوە ئەم سەر لێ شێواویە بۆ وای لێ هاتووە چی وای کرد کە بە تایبەت کۆمەڵگاکەی ئەمە لەو منهەج و پەروەردە جوانەی هەیە دوور بکەوینەوە و بە ئاراستەیەکی ترا بڕۆین طبعا بەداخەوە لە دوای ڕوخانی خلافەی ئیسلامیەوە توانی بڵێ یعنی بەعام ژینگەیەک ڕووی کردە ئەم وڵاتە ئیسلامیانە یەکەم شت کاریان کرد لەسەر دروستکردنی دەسەڵاتانێک و حکمڕانانێک سەرکردە و ڕئیس و مەلیک و پاشایەک حکمڕانانی وڵاتانی ئیسلامیان کرد بە دوو شت یەکەم بە سوڵتە و پارە دووەم بە مەناهیجی زۆر دژبەدین بەڵام بە تەدریجی ئێستا ئاسەواری خلالی ئەم ئەتوانم بڵێم واخ بەرەو 100 ساڵ ئەچین یعنی لەم 100 ساڵی ڕابردووە کە دوای اتفاقی ساکیزبی و کۆلۆزان و ئەم بابەتانە کە وڵاتان تەقسیم بوو وڵاتانی ئیسلامیش دابەش بوون بەسەر ئەم وڵاتانەیە و حاکم و دەسەڵاتدارەکان بە پاڵپشتی غەرب و ئەمریکا و ئەم بابەتانە هەمویان بوون بە ئاغا و چۆخای وڵاتانی ئیسلامی هەستان مەناهج و پەروەردە و حەچی تۆ ئەڵێ کە لە مەسلحەتی ئەم ئینسانیە و دژی ئیسلامە دروستیان کرد بەڵام بە تەدریجی طبعا تۆ بتوێ هەر کۆمەلگایەک تێک بدەیت ئەبێت چەند شتێک دەستکاری بکەیت یەک لەوانە پەروەردەی ماڵکە دایکە دوو لەوانە پەروەردەی مەکتەب سێ لەوانە حاکم ئەم سێ شتە ئەم کۆمەلگایەت بۆ تێکەداوە ئینسان لەناو خودی خۆیان خۆی نادۆزێتەوە و لەناو عائیلەی خۆیان مرتاح نییە یعنی تۆ قەت بینیوتە مناڵێک دایک و باوکی خۆی بەجێ بێ لێ ئەگەر نەگاتە حەدی ناچاری فەرموو هێشتا جەنازەی خەڵکەکانمان نهاتوتەوە لە بەحری بینی فەڕەنسا و بەریتانیا خنکاوە کابرایەک ئەگەر زۆری بۆ نەهاتبێ لەگەڵ هەندی ئەسبابی ترە زۆری بۆ نهاتوێ مناڵە داتە ئەو دەمی ئەوە بیخینچێنێ و بە جەنازەی بۆی بێتەوە لە دەرەنجامی چییە لە دەرەنجامی ئەوەیە ئەم ئینسانە ئیسراحەتی نەماوە لە نە لەگەڵ خۆیە نە لەگەڵ ماڵیان نە لەگەڵ دەوروبەر و وەلە نەگەڵ وڵاتشیە ئەسبابەکان چین ئەوەیە کە ئەوانی کە حکمڕانی وڵاتیان کرد سەراحەتەن یعنی هەم دژ بە دین
و هەم بەلایەکی تر بۆ ئەوەی فەسادی ئەخلاقی بڵاوکەنەوە ئەم ئینسانە شوناسی لێ تێک بچێ شوناسی لێ بزر بێ یەکەم شوناسی ئینسانیت کە ئەمە زۆر گەورەیە دوو شوناسی ئیسلامەتی کە ئەمە شوناسی ئاینیە کە ئەمە ئینسان ئەبێ مسلمان شانازی پێوە بکە سێم شت ئەو شوناسەی کەلتوریە کوردەواریە کە باسی کوردەواری خۆمانەکەین ئەوەش لەدەست بدا و بیلفعلی ئێستاکە ئاسەواری ئەمە دەرکەوتووە یعنی ئەمە لە دەرەنجامی نەمانی ئەو پەروەردەیەیە کە ئینسانەکانی پێ پەروەردە ئەبن تۆ بتەوێ هەر کۆمەلگایەک بڕوخێنی هەر ئینسانێک لە وڵاتی بتارێنی هەر گەنجێک ئینتیمای بۆ نیشتیمانی بۆ دینی بۆ وڵاتی بۆ کەس و کار و عائیلەی نەمێنێ ئەبێ ئەم گەنجەوە پەروەردە بکەی هیچ عیلاقەی بە دەوروبەرەکەیەوە نەمێنێ بۆیە ئیسلام وەکو دین هاتووە ئەمە بپارێزێ بەشێکی لەوانەیە خەتای ئێمەمانان بێ وەکو مسلمانێک لەوانێت دەسات بووبێتین ئیهمال بووبێتین لەوانێت لەبەر بازێ بارودۆخی سیاسی مادی مەسلحی وامان کردبێ دەستبەرداری ئەم بابەتە بووبێتین لە بەواری پەروەردەیە بەڵام ئەوەی کە تا ئێستاکە پارێزراوە لەناو کۆمەڵگای کوردەواریە فەسڵ بۆ خوای گەورە پێشی هەموو شتێ ئەو جارە ئەو مامۆستا ئاینی و ئەو ئەتوانی بڵێ لایەنە ئیسلامی و ئەو کەسایەتی ئیسلامی و ئەو ڕێکخراوانە ئەو کەسانی کە هەست بە ئەمانەتە ئەکەن بۆ پاراستنی شوناسی ئینسانەکان لەم کوردستانە ئەوان وایان کردووە ئەوەی کەماوە لەدەست نەچێت ئەمە ئەو پەروەردەیە بەڕاستی بۆ ئێمە پێویستیمان بەوەی جارێکی تر لەوە نەترسین بڵێن وڵی دەوروبەرمان فەسادە ومێدمان نامێنێ بە من چانابێ خراپەکە زۆرە مەرج نییە هەموو لە تاریخی ئیسلامەتیە لەو ساتی پێغەمبەرەوە ساوسەڵەم خوای گەورە نردوێتی هەموو بەم تەقەلوباتە ڕۆیشتووە لە بەدر لە ئوحود سەرەکەوێ بەڵام لە بەدر سەرەکە لە ئوحود ئەشکێ پێغەمبەری خوا ساوسەڵەم وەکو جەیش بەڵام دوای سەرەکەوێتەوە دوای لە حونین ئەشکێ لە حونین ئەشکێ بەڵام دوای ئەوە سەرەکەوێتەوە کەواتە ئەم سەرکەوتون و نزمەی بەرزیە هەیە بەچی عیلاجە بێ ئەبێ ئێمە وەک بە تایبەتی ئەوانەی ئیسلامین ئەوانەی مامۆستای ئاینین ئەوانەی هەز بە مەسئولیەتەکەن ئەو دایک و باوکانی کە هەز بە مەترسی مناڵەکانیانەکەن نابێ دەستبەرداری پەروەردەی ئەخلاقی ئاینی عیبادەتی ڕەوشتی مناڵەکانیان ببن چونکە بەڕاستی تاکە سەرچاوەی پاراستنی ئینسانەکان چ وەکو مناڵێک لەناو ئەم عائیلەیە چ وەکو خێزانێک بۆی خێزانەکانمان پارێزراو بێ ئیلا ئەساسەکە پەروەردەیە ئێمە نەقسمان لەو پەروەردەیە هەیە ئینسانیش بە پەروەردە گەورە ئەبێ یعنی ئەگەر تۆ ملاحەزە بکەی ئێستاکە پێشکەوتنی ئەوروپا لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردووە کە سوودیان لە خۆیان بینی نەسەن قسەی وەزیری ڕیزوزەرای بەریتانیای ئەو کاتەی کە لەناو شەری حربی عالمی یەکەم بوو تێمە دوو شتمان لەدەست نەداوە بۆیە براوەی با لە شەڕەکەش بدۆڕی یەکەمینیان پەروەردە کە ئەمە زۆر مهمە دووەمینیان عەدالەت کە ئەمەشیان زۆر گرنگە ئێستا ئەوان بە پەروەردەی تەمان پەردووە ئاینە بەڵام پەروەردە ئەخلاقیەکانیان بۆ نەوەکانیان دروست کرد تا ئینتیمای نیشتیمانی خۆیان هەبێ و ئەو وڵاتانە پێش بخەن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە گەنجەکانمان یا نەوەکانمان خەڵکێک ئێستا بۆتە چاوساغیان وەکو مەسئول گەندەڵ دزن وەکو مەسئول و دەسەڵاتدار ناعادلن هەمووی قۆرەخکاریان کردووە هەمی خۆی دەوڵەمەند کردووە ئەوانەی کە بوونەتە سەرچاوی بڵاوکردنەوەی فەساد لەم سۆشیال میدیا و ئەمانە و ئەم بابەتانە کە ئێستاکە ئەمە بوونەتە قودوە پێشەنگی کچ و کوڕەکانمان بەخۆ عرضکردن بەخۆ نمایشکردن بەشتی زۆر قێزەون و نابابەتی نامەوزوعی نائەخلاقی ئەمانە وای کردووە گەنجەکانمان سەری لێ بشێوێ گەنجەکانمان نازانێت لە دەرگای کێ بدا وەگەڵێ پشتێنی کێ بگرێ کێ بکە بە مامۆستای بەڵام ئەگەر ئێمە جارێکی تر ئەمەمان دروست کردەوە هەمومان لە سۆشیال میدیاکان لە ماڵەکان لە پەروەردەکان باوەڕکەمە زۆر جاوتومە بەس مامۆستای مەکتەب ئەوانەی کە هەست بە ئیلتیزامی ئەخلاقی و ئاینیان هەیە بەس مامۆستای مەکتەب لەم سەردەمەیە ڕۆلی خۆی ببینێ لە پەروەردەکردنی مناڵەکانمانە باوەڕتان ببێ ئێمە ئەو جیلە دەست نادەین ئەو ناپەروەردەیە کە خەڵکێک دروستیەکە بە جەنابتان لە تەوەری بەرنامەکەتان باستان کرد کە خەڵکی قسە بە ئاینەڵێ بە پێغەمبەر ئێمە لەوە ناترسین کە دوژمنانی دین بە دین چیەکەن ئێمە لەوە ئەترسینەوەیەک گەورە بێ ئینتیمای بۆ دینی خۆی نەبێ ئینتیمای بۆ نیشتیمانی و بۆ نیشتیمان و بۆ کەسوکار و هەوڵاتی خۆی نەبێ ئەوە مشکیلەیە بەڕاستی ئەمە ئێستا دەرکەوت لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردووە و بە تەجروبە ئەلمانیەت فەشەلی هێناوە لە پەروەردەکردنی کۆمەلگا ئەلمانیەت فەشەلی هێناوە لە بەرەو پێشبردننی کۆمەلگا لە ڕووی علم لە ڕووی معریفەت لە ڕووی ئەخلاق لە ڕووی خێزان بۆ پاراستنی تاکەکانمان بۆ پاراستنی خێزانەکانمان بۆ پاراستنی وڵاتمان شوناسمان
ئەبێ دەست بەم دینەوە بگرین چکە ئەم دینێ من هانەدا دەستم پاک بێ داوێنم پاک بێ ئەم دینێ من هانەدا تا خێزانم پەرتەوازە نەبێ و تا غەش و گەندەڵی لەگەڵ وڵاتی خۆم نەکەم بەڵام کەسێک ئەگەر هەستی ئەوەی نەبێ کە خوا محاسبەی ئەکا و زیندوو ئەکاتەوە لێ ئەپرسێتەوە هەبیدای باسی عەقیدەکەم کرد ئەم مەسئولە خۆی ئاغا و خۆی چۆخایە گومرەکی خۆیەتی نەوەتی خۆیەتی بودجەی خۆیەتی خاکی خۆیەتی هەموو شتێبەی خۆی ئەزانێ ئەگەر شتێک بدا بە من و تو ئالێ بیدەن و بۆی وەزعەکە بچێ بەڕێوە بەڵام ئەگەر کەسێکی مولتەزیم ئەخلاق بەرز کەسێکی لە خواناس و دەست بە دەست نوێش ئەگەر چەمکێکی ئەم وڵاتەی گرتە بەر ئەگەر کورسیەکی ئەم وڵاتی لەبەر دەست بێ بێگومان هەست بەو مراقبەی خوایە ئەکا نەغەش لە تۆ ئەکا نە درۆ لەگەڵ من ئەکا نەغەدر لەو میلەتە ئەکا نە پاری خەڵک ئەخوا بۆیە بەڕاستی ئێمە ئەمە ئیسلام ئەم ئینسانە دروستەکە ئەگەر مناڵێکی تۆ دروست بێ کچ بێ یان کوڕ بێ جوان فێری دەستپاچیت کردبێ ببێتە وەزیری شەر دەستپاکە ئەگەر فێری ئەوەت کردبێ غەدر لە کەس نەکا و خوێنی کەس نەڕێژێ و کەس ئەزیێت نەدا ببێتە دەسەڵاتداریش نەپارەی میلەتە خوا نەخەڵکیش ئەزیێتدا بۆی ئیسلام هاتووە ئەم پەروەردە جوانە دروستکە من ئەڵێم هەموو ڕۆژێ ئەمە سەرەتامانە بۆ ئەمە نابێت سێ ڕابردوو بکەین لەوانەیە بازی خەلەلمان بوو بێ ئیتر دەستبەرداری ئەم حاڵەتە بین نەخێر ئێمە ئەبێ بەردەوام پرۆسەی پەروەردەکردنی نەوەکانمان بەم ئاینە جوانە ڕۆژانە بەردەوامە بۆ نوێژ هەیە ڕۆژی 5 فەرز بۆ هەموو ساڵێک ڕەمەزان هەیە بۆ بەردەوام ذکر ئەبێ بکەین بۆ بەردەوام بێ قورئان بخەین تا بەردەوام لەگەڵ ئەم حاڵەتەیە بژین چونکە کوفر و چۆنەڵی فەسادی نەوەستاوە لە ئیشی خۆی نابێ ئیماندار و مسلمان و ئیسلامیەکیش بوەستێ بڵێ وەڵا وەزعەکە بە من چا نابێ ئەو پەڕی بێدەسەڵاتیە هەمووتان باشە زانن ئەو ڕووداوی پێغەمبەری خوا ساڵ سەڵەم بۆمان باسەکات ئەفەرمێ قەومێک خوای گەورە ژێرژووری کردن کە کاتێک جوبریل ئەچێڵ یا ڕەبی خوا ئینە فیها عەبد صالح یعبدوک پیاوێکی ساڵح عیبادەت دەکا فەرمێ لەسەر ئەو وێرانیکە بۆ لەبەر ئەوەی مەحمەڕەت وەجهوه یەومەن فی سەبیلی ئەفەرمێ ڕۆژێ ڕۆژان دەموچاوی سوور نەبووە لەبەر من یعنی نەهاتە جواب لەسەر دینی خوا هەر بۆ خۆی باش بوو ئێستا مشکلەکەمان لەوەیە ئەگەر خەڵکە باشەکەدا بنیشێ و دەستوەستان و خەریکی چاکسازی و ئیسلاح و پاکسازی و پەروەردە نەبێ ئەو خەڵکە ناساڵحەق ڕوو لە کوێ بکە بەڕاستی بۆیە ئەبێ خەڵکی ساڵح و دیندار لە هەموو کاتێک گەرمتر بێ و لە هەموو کاتێ بەگوڕتر بێ باشە کاک حاجی فیلمێک هەیە ئێرانیە کابرایەکی دز و ساختە چی لە زیندان هەڵدێ لە ناو جبە و عەمامەی مامۆستایەکی ئاینی هەرچەند ئەمانە شیعەن خۆی پەنادەدا نیوە شەو لە لادەیەکایە دێتە دەرەوە سێرەکە دزێک لە سوپەرمارکێتێک دزی دەکا دزە دیارە گوندەی لادیەکە ئەبێ دێت بەردەم مامۆستاکە عەرزیە زەڵاتی خۆیەک هەڵێ ها مامۆستا چیاڵێ ئەمیش خۆی سابقەی هەیە لە دزیە ڕەنگە هەمومانم فیلمەمان بینی بێت دەڵێ مەلاکە پێ دەڵێ ئەگەرین ئیسلام دەستۆبالێ منڕانەمی بەست منە مالا باتۆ بوودەم ئەزیزێت دەلێ بەرادر ینی مەبەستم لەم گێڕانەوەی ئەمە ئەوەیە ئەگەر دز و ساختە چیەک بەرگی مەلایەکی ئاینی ڕێگری لێ بکە لەوەی کە دزیەکە بکە شەریکی دزەکە ببێت بڵێ ئەگەر ئەم ئیسلامەدە سوباڵی منی نەبەستایە مەبەستی جبە و ئەمامەکە بوو بۆچی دەبێت بەرپرسانی خۆمان شەرم هیچ نەبێت لە پێناسەی میلەتەکەیان نەکەن ئەگەر شەرمیان بکردایە ئایا وڵات بەم شێوازە بوو دزیەکەیان بەم شێوازە بوو شەرمیان لە پێناسەی میلەتەکەیان کە ئیسلامە لەوەی کە کورد ینی لەگەڵ ئاین ئیسلامە دوو شتی زۆر تێکەڵ و دوانن دایک و باوکی خۆیان تەنانەت ینی بە وڵات بەم شێوازە هەبوو لە ناو حکایی حکومڕانیە دزی و فزی بەم شێوازە هەبوو کە ئەکراگەر نەک تەنها پەروەردەکەیان ئیسلامی بووایە تۆزێ شەرمیان لە پێناسەی میلەتەکەیان بکردایە ئەمە من زۆر جارەڵێم ئێمە گلەیی لەو کەسانە نەکەین وەکو ئەوەی کە پێشتر گەورە بوونە لە ناو ئەلمانیەت و مارکسیەت و لە ناو لەگە ڕێزم بۆ هەموو ینی مەبەستم ئەوە نییە نەقد ینی کەسەکان بریندارکەم یا لایەنەکان بریندارکەم بەڵام ئەمە واقعە و لە ناو حاڵەتێکە ئەژین بینیمان کە مەدرسەی ئەلمانیەت و غەیرە ئیسلامی چی دروست کرد و چی بەرەمهێنا بۆیە بێ بە سەراحەت قسە بکەین ئەوانە هەر کەسێک بێ لە ناو مەدرسە و لە ناو قوتابخانەیەکی ئەم ئیسلامەیە گەورە نەبوو بێ لە حزوری مامۆستایەکی دەست بە دەستنوێژی خواناسی عالمیەک گەورە نەبوو بێ هەموو ئەو سەرکردانەی پێشووتر کە تۆ ئەیبینی لە سەلاحەدین ئەیوبیە بەدواوە و پێشەوە ئەوانەی لە ژیانیانە لە عالەمی ئیسلامیە عەدالەتیان بەرپاکرد بێ و خۆشگوزەرانیان بۆ میلەتیانە بێ ئەوانە بوونە کە لە ناو قوتابخانەی مامۆستایان و زانایان و مەرجع گەورەکانە گەورە بوونە
توانیان ئەم وڵاتانە پێشخەن بەڵام لە دوای حربی عالمی وەگوتم خەڵکانێک دروست بوون لە مەدارسی دەرەوە دروست بوون لە مەدارسی فیکرەی زۆر خراپ هەمووتان باشە زانن کە فیکرەی ئیلحادی لە دوای حربی عالمی یەکەمەوە دروست بوو وردە و دەتەشەنەی کرد بۆ ئەم وڵاتانە کەواتە تۆ گلەی لە کەسێ مەکە کە خۆی پێناسەی خۆی کردووە بەوەی ئەڵێ من نە عیلاقەم بە دینەوە هەیە نا ئیمانم بەو خوایە هەیە کە ئەیپەرستی لە ڕووی عملیەوە وایە من حەقم نییە وەکو خۆی ئەیلێ نایلێ لە ڕووی پەروەردەیەشەوە هەر ئیعتراف بەوە ناکە ئەوە حیزبی بەعسد ئەوە فڵانت ئەوە اشتراکیەتت ئەوە لیبرالیەتت ئەوە نازانم چیت هەمووی ئاوهایە لەبەرە من گلەی لەوان نەکەم چونکە ئەو ئاوها گەورە بووە بەڵام من گلەی لە خۆمەکەم وەکو مسلمانێ کە منی مسلمان و ئەهلی قیبلە پێغەمبەر بە مامۆستای خۆمەزانم صلی الله عليه وسلم و قورئان بە کتابی خۆمەزانم و خوا بەخوای خۆمەزانم کە چی پاڵپشتی کەسانێکم دوژمنی خوان ئەوە مشکیلەکە لەوەیە ئێستا گرفتەکە لەم مسلمانانەی سەردەم چ بە وڵاتی خۆمانە بە وڵاتانی تریش ئەوەیە پاڵپشتی خەڵکانێکەکان کە زاڵمن کە فاسدن کە گەندەڵن کە دزن کە جەردەن ئێستا مشکیلەکە ئەلەوەیە ئەمە چۆن ئەم عەقلیەتە بگۆڕدرێ چۆن ئەم مسلمانە بەکردەوەی سەرکردەیەک یان لایەنێک یان هەر کەسێکی تر ڕازی نەبێ ئەمە مهمە ئەم مسلمانە چۆن بخۆی بگاتە قەناعەتێ ئەبێ لە دینەکەی شارەزا بێ بەڕاستی ئەوە ئەگەر سەرکردەیەک هەر کەسێکی تر یعنی حتا جەنابەت وەکو موزیە یەکێوەکو پەیامنێرێک کاکە ئەمەلە و کریەکارێک کە چەند ماندوو ئەبێ ئەگەر بە لەحەزات غەش بکات لە کردەوەکەی خۆی لە ئیشەکەی خۆی کە چەند ماندووە ئەم ئینسانە کە ئەنەمە پەروەردەی ئیسلامی نەبووە بۆیە جارێکی تر ئەیڵێم ئێمە پێویستیمان بەو پەروەردە جوانێ یعنی یەقینت بێ ئەو پەروەردەی کە جەنابەت باسی ئەەکەی هەر کەسێک یعنی پەروەردەی مەدرسەی ئەم ئیسلامە جوانە بێ دڵنیا بە گەندەڵی ناکات چونکە بۆ نمونە وما كان للنبي أن يغل ومن يغل يأتي يوم القيامة عفوا مامۆستا کەواتە ئەمە وەکو مسلمان ئەرکی سەرشانی لایەنە ئیسلامیەکان وەروەها میدیا ئیسلامیەکانی هەرێمی کوردستان تا چەند گرینگە ڕوبەڕووی ئەم سەر لێ شێواوەی خەڵکی ببنەوە و ئەمان چەند مەسئولیەتیان لەسەر شانە واللهی دەستت خۆش بۆ پرسیارە من جارە پێش هەمووشت گلەی لە خۆمەکەم گلەی لە تۆکەم گلەی لە لایەن ئیسلامیەکانەکەم گلەی لە مامۆستایانی ئاینیەکەم چکازانی بۆ یعنی بۆ نمونە ئێستا شەڕ گەیشتۆتە ناو سوشیال میدیاوە باشە بۆچی هەرچی فاسد و هەرچی بەڕەڵا دوو لە ڕوو هەموو لایەک هەرچی خەڵکێک خۆی عەرزەکا و شەڕم ناکا بۆچی هەمومان لەم سوشیال میدیایان نەیکەین بە شۆڕشێک بۆ نەیکەین بۆ ئەو خەڵکە دەوڵەمەند و پارەدارە بۆ بەشدار نەبێت لە دەعمی ئیعلامی ئیسلامیەکە بۆ نەبێت بۆ یارمەتی مەدارسی تەحفیز و یارمەتی مەدارسی علومی شەرعی و بۆ یارمەتی ئەو گەنج و ڕێکخراوانە نەدرێت کە ئێستاکە خەریکی پەروەردەی گەنجەکانمانن بۆ یارمەتی ئەو کەسانە نەدرێنە مناڵەکانمان لە حەدیث و فەرمودەیە گەورە بن کەواتە ئەوە لایەنە ئیسلامیەکانە ئەمڕۆوای لەسەریان واجبە دەقاتیش لە پێشتر هەموو تاچێک تەمەن لای من هیچ فەرقی نییە چه ئەمیری لایەنێک بێت چه ئەمینداری لایەنێک بێت چه ڕئیسی حیزبێک بێت لەگەڵ حرەسی بەردەرگایە بە نەزەری من هەر یەکە یەک مەسئولیەتیان هەیە هەمووی پاراستنی ئەم دینەی لەسەرە چ گەنجێک بێ لە دەرەوەی لایەنێکی ئیسلامی هیچ فەرقی نییە چ شێخێک بێت چ مەلایەک بێ و چ مامۆستایەک بێ چ کەسێکی ئاینی بێ هەمووی ئەرکی سەرشانێتی ئەبێ ئەم ئینسانە هەست بە مەسئولیەت کا بەرامبەر ئەم دینە بۆ ئەوەی دینی خوا یەک پارێزراو بێ لەوەی کە خەڵکی دژایەتی بکات دوو بەشدار بێت لە بڵاوکردنەوەی ئەم دینە مامۆستای لە قوتابخانە دایک و باوک لە ماڵی خۆی برای گەورە ئافرەتان ئێستا گەورەترین خەتەر لە ئیسلام ئەوەیە مسلمانان بوونەتە داردەستی خەڵکێکی کافر بۆ دژایەتی ئەم دینە ئەمە مشکیلێ وەرە ئەمە ئیسلاحکە کابرای کافر هیچ کاتێ بەم ئیسلامە نەوێراوە مستەحیلە سێر تاریخی پێغەمبەری خوا بەس خۆی بوو لە مەکە کەس پێی نەوێرە هاتە مەدینە هەر پێی نەوێرە ئیسلام گەیشتە و مەغۆڵ و تەتار و فڵان و فیسار هەر پێیان نەوێرە بەڵام هەر کاتێ ئیسلامەتی یا مسلمان چکە ئیسلام وەکو دین پارێزراوە بەڵام وەکو مسلمان ڕوخا بێ نەما بێ پەرتەوازە بوو بێ خەلەلەکە ناوخۆی بووە بەسایی خۆمانەوە دەستبەرداری دینەکە بووینە بە ئێستش پێویستیمان بۆیە هەمومان نەس بە مەسئولیەتێ بکەین لە جیاتیەوەی تەنها من ڕسمێ بڵاو بکەمەوە بڵێمەوە لە سەفرم لەگەڵ فڵانم چوومە سەردانی فڵان بۆ پۆستێک ناکەی تا ئەم گەنجە لە تۆی ئیسفادەکە من زۆر جار گلەیم لە ئەندامانی سیاسی مەکتەبە ئیسلامیەکان کردو لە حیزبی ئیسلامیەکان کردم کاکە دێ باشە ڕۆڵ ببینن شت بڵاو بکەنەوە خەڵک نەسیحات بکەن با هەر ئەندامانی خۆتان جۆتان لێ بگرێ
خۆر ناکرێ هەر ئەندامێک ئاسێ خەریکی سیاست بێ ئەم داوا و بانگوازی کە ئێستا کە پێویستیمان پێەیە جگەلەوەی شخصیاتی ئیسلامیەکان گەنجە ئیسلام مسلمانەکان ئەوانەی ئەهلی مزگەوتن زۆر پێویستمان بۆیە هەمومان بە یەک دەست و هەمان بە یەک خەمی ئەم نەوە و ئەم وڵاتە و ئەم خەڵکەی خۆمان بخۆی تا نێرین خەڵکی بێدینیان بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز حاجی کاروان لەوەی کە لە هەولێرەوە میوان مامووی کاک حاجی زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئەو نەتوانتە بە پێزانێت کە پێشکەشتکردین سپاس دەکەن خۆش. بەڵایزان باوکاری هاوکارم کاک جەلال و هەروەکارانم لە کۆنتترۆل و پشتی کامێرا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان نەسپێرین و لەم کۆتایی بەرنامەش دعاکەین ئینشەڵڵا ئەمجۆمە پێنجشەمەیە قەولەیە و تۆزێک باران ببارێ خوای گەورەی ئینشەڵڵا تۆزە زیاتری کا و لە مەترسی وشکە ساڵی ڕزگارمان بێت تا بەرنامێکی تر بەخواتان نەسپێرین خواتان لەگەڵ.